خشت بڕین پیشەیەکی کۆنی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە کۆنەوە زۆرێک لە خانووەکانی گوند لە خشت دروست دەکران. خشت پێک دێت لا خۆڵ و کە تێکەڵ یەکتر دەکرێن و دوای شێلان و خوساندنی لە قاڵب دەدرێت و بە شێوازی لاکێشەیی یان چوارگۆشەیی دەبڕدرێت. ئەمە تەمەرم گسکە بووە کە ئەو شەم پێکرایە لەگە بامە ئەمنی نایتا ناوشەی تقریبان ساری لە 75ەوە لە کای پێک دێ خۆرە و کایە و جاوێ زبریشە بەس زبرەکە لۆ هاوینە گەرە نابی دێتەقینی کە بیکەنە قۆڕ خۆرەکەی پان دەکەین برە ئازێ دەکەین کای دینی بەسەر خۆرەکەیدا دەکەین لەگەر عەوزشمانێ ئاوێ حەوزی ئاوێمانەیە ئاو کا خۆرەکەی تێکەلاو دەکەین لێ ناگەڕێن هادەموو دەست خۆرەکەی وەردەژێڕین کا خۆرەکەی وەردەژێڕین جوا وەریژێڕن وەرمان جێڕا ئەگە ئاوی ویست ئەو ئاوی لێ دێن جازان نۆمەنەوە ئاوی دێتن ئاوی لێ دەیان جێ کای دەوێت کای لێ دەدەین بەناو دەکەین تەواو بەناو دەکەین هەتا دوان دێشێنە چی دوانشمان شێرا ئەو دەیبینی ئێستا ئەو قوڕاوایە زانی کە قوڕەکە بەستیان بەسینە. بەرزی خشتی لاکێشەیی بە گشتی 5 بۆ 10 سانتیمەتر دەبێت، درێژەکەی 30 سانتیمەتر و پانیەکەی 15 بۆ 20 سانتیمەترە. تایبەتمەندی ئەم خشتە ئەوەیە کە لە وەرزی هاوین پلەی گەرمی شوێنەکە کەم دەکاتەوە و لە وەرزی زستانیش پلەی گەرما زیاد دەکات، ئەمەش بەهۆی هەڵمژینی شێی ئاوی باران و کەمکردنەوەی تیشی خۆرە بەهۆی پێکاتەی مادەکان. لە کۆتایی هەفتاکانی سەدەی ڕابردووەوە بەهۆی دروستکردنی بلۆک و بەکارهێنانی لە شوێنی خشت بۆ خان و دروستکردن پیشەکە بەرەو کەمبوونەوە چوو. یاسین ئەنوەر کوورەچی خەڵکی گوندی پیرداودی سەر بەناحەی شەمامک لە قەزای ناوەندی هەولێرە، نزیکەی 50 ساڵە خەریکی پیشەی کوورەچێتیە و ساڵانە لە کۆتایی وەرزی بەهاردا دەست بە خشت بڕین دەکات تا نیوەی وەرزی پاییز بەردەوام دەبێت لە خشت بڕین. دوای ئەوەش بۆی هاتنی وەرزی زستان و بارانبارینەوە دەست لە کار هەڵدەگرن. وەڵا ئەمە لە پاش نەورۆزی تقریبا لە مانجی چارەوە دەست بە وشەی دەکەین. ئەگە باران نەباری ئەوە جاری دەستان ناگرێت، بەس ئەگە بارانش باری مەجاری نەدانی دەبی دەسەگرین. زۆر دەبن ئێستا مەجارم نیە نەکو چەند کەس پێ گوتمە لەخوانی ئەو خشتانە ئەو خشتە لۆخانی قۆڕ زای لەوە خانی قوڕ ئێستا عالەمەکە دەزانی خانی قوڕ خۆشترە و فێنکترە و ئێلۆزستانە گەرمتر و خۆش بەڕاستی خانی قوڕ خۆشترە. ئێستا ئەو خشتە تەڕا ئەگە باران باری هیچ تاسیری ناکە، بەس ئەو خشتەیشکە ئەوە تاسیری دەکات دەیتاوێتەوە دەکەوتەوە گۆڕێ. ئێستا ئەو کای لێ لەسەری خشتەی دەدەم با نەتەقیتن ئێستا دەتانمە ها لوزی کەم لوزی کەم ئاوی زۆر لێدەم ئەوە چی ئیسفادە نییە بەس جوانە خلاص ئەو بە جوانە بە تەنیا جوانە ئەوە باشترە. یاسین کوورەچی لەگەڵ ژمارەیە کرێکار لە بەیانیەکی زووەوە دەست دەکەن بە خشت بڕین و سەرەتا خۆڵ و کا تێکەڵ دەکەن و پاشان لە ڕێگای حەوزێکی ئاوەوە خۆڵ و کایەکە تەڕ دەکەن و اینجا دەست دەکەن بە قورشێلان و لە ماوەی 20 خولەکێکدا قوڕەکە دەخوسێنن. دوای خوساندنی قوڕەکە لە ڕێگەی عەرەبانەوە قوڕەکە لەسەر زەویەکی بەکادا پۆشرا و ڕۆ دەکەن و پاشان بە شێوازێکی ڕێک لە ناو قاڵبەدارەکەی دەکەن و چەنگێک کای لەسەر دەکەن و اینجا دەیبڕن.